شوێنێکی تایبەتیە وەکو نەریتێکی ئاینی لەپاڵ پارچێک لە مۆسیقا پارچێک لە ئیقاعی ڕۆ بەڕاستی بوونی پرۆژەیەکی ئاوا بەم شێوە لە گوندەکەمان جێگەی خۆشحاڵیە. سوپاسمانەیە بۆ بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجەوە بۆ بەڕێوەبەرایەتی ئاوەجانکردنەوە کە هەستان بە ئەنجامدان و دەرخستەی ئەم شوێنە تایبەتە بۆ خەڵکی هاوار و گوندی هاوار. بوونی شوێنێکی وا زۆر زۆر گونجا و شیاوە بۆ چونکە ئێمە زۆربەی بۆنەکانمان ئێستا ژمارەی خەڵکی هاوار زیاتی بە خۆشحاڵیەوە زیاتی کردووە. زۆر بۆنەی تایبەتیمانەیە، زۆر بۆنەی ئاینیمانەیە، زۆر بۆنەی گشتیمان هەیە. پێشتر شوێنێکمان نەبوو بەڕاستی، بەڵام ئێستا ئەم شوێنە زۆر زۆر گونجاوە، هەم لە شوێنێکی سروشت و ئاو هەوایەکی پاک و دوور لە ژاوەژاوی شار بەڕاستی ئەتوانین بۆنەکانمان لێرە ئەنجام بدەین. و هەروەها لەگەڵ ئەوەشا کە ئێمە ئەتوانین بۆنەکانمان زیاتر بگەڕێنینەوە بۆ سەردەمی باو باپیرمان، بۆی ئەو کەلتورە دووبارە زیندووکەینەوە لە ناو مناڵەکانمانە بزانکەوە پێشتر کەلتورێکی وا هەبووە لەبەرەوەی هەموو لایەک سوودی لێ ئەبینێت و جێگەی خۆشحاڵی و دەستخۆشی بۆ هەموو ئەو کەسانەی کە بەشداریان کردو لەم پرۆژانە، مهندیسەکان، کرێکارەکان، ئەنجومەنی گوندەکەمان بەڕاستی زۆر هاوکاریان ئەم شوێنیان کردو و ئەنجامیاندەوە. وەکو ژنێکی هاواری زۆر سوپاسی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانەکەین هەستاوە بە دروستکردنی ئەم پرۆژەیە بۆ خەڵکی هاوار و ئێمەش وەکو خەڵکی هاوار زۆر سوودی لێ ئەبینین. سوودی لێ ئەبینین بۆ ئەوەی چەندەها مناسبەتمان هەیە وەکو مناسبەتی نەورۆز، وەکو ماسی قەڵاتێ و چەند مناسبەتێکی تر. لە ڕاستیە ئێمە جێگە و ڕێگەیەکی وامان نەبوو کە ئێمە سوودی لێ ببینین، بەڵام لەخوا بەزیابێ و لە وەزارەتی ڕۆشنبیری لاوان بەزیاد بێ ئەم پرۆژەیە بۆ دروستکردین زۆر زۆر سپاسیانەکەین و زۆر سپاسی ئەو کەسانەشەکەین بە بچووکترین تا گەورەترین کار لەم پرۆژەیە ماندوو بووە. میوانە بەڕێزەکان بە خێراتنی هەموو لایەکانەکەین بۆ گوندە جوانەکەی هاوار زمانی هاوار لە شوێنێکی تایبەتیە وەکو نەریتێکی ئاینی لەپاڵ پارچێک لە مۆسیقا پارچێک لە ئیقاعی ڕۆ